میدیا بەم نزیکانە پێتان شا دەبینەوە لە بەرنامەکانمان بە شێوەیەکی زۆر جوانتر دوای ئەوەی کە ئەمڕۆ ستۆدیۆکانی ڕادیۆی گەڕانمان پێ نەکردەوە دیار بوو کۆمەڵە کێشەی تەکنیکی و گەرما و کورە دنیای کێشەمانە بوو ماوەکە لێتان دابڕاوین لە وەرزێکی نوێی بەرنامەکانمانەوە خزمەتان سوپاسی هونەرمەندی ملی دەنگخۆش کاک ئامادەبوونی و کاکەلانی زەرب ئاران ڕەفیقەکەم وەسپاس بۆ کاک بورهان خۆشەویستانم ئەمە پێتانڵم دەنە ڕەسەنانە من زۆر سەرسام پێیان دایما هەمیشە بیان بینە لایڤەکە نەکەنەوە پێشتر کاتی بۆ هونەری ملی بەو شێوەیە بەبێ میکرۆفۆن و بەبێ جیازی دەنگ و هەر بەم شەوە دانیشتانە زۆربەی ئەو بەرهەمە میلیانەی کە ماوە ئەبراهیمی قازی و سەید حەمەدی سەفایی و ماملەی نەمر و حەسەزر و هەر بەم شەوانە بووە هیوادارم چێشیان لێبینی و بەم نزیکانە لە خزمەتانە بێت. سوپاس.